صحابي في غمري خواه صلى الله عليه وسلم معاذ كري جبل رضاي خواه ليبيا فرمي أيها الناس فرمي خلقنا عليكم بالعلم قبل أن يرفع ألا وإن رفعه ذهاب أهله وإياكم والبدع والتبدع والتنطع وعليكم بأمركم العتيق. أفرمي خلقنا دەست بگرن بە علمەوە بە زانستەوە پێشەوەی بەرز ببێتەوە. هەوڵ بدەن زانست پیا بکەن پێش ئەوەی نەمێنێ. ینی هەوڵدەن چەندێ پێتان ئەکرێ علم کۆ بکەنەوە پێش ئەوەی نەمێنێ یان پێشەوەی بەرز ببێتەوە. هەوڵدەن علم پیاکەن پێشەوەی بەرز بێتەوە. بەرزبوونەوەکەی ئەوە نییە کە علمەکە بەرز بێتەوە، نە، بەوەیە کە ئەهلی علم نامێنێ. وەکو لە حەدیثەکەی پێغەمبەر هاتووە صلی الله عليه وسلم ئەفەرمێ خوای تەعالی ئەم علمە لەناوتان هەڵەگرێ، لەناوتان هەڵەگرێ. هەڵگرتنەکەی بەوە نابێ علمەکە هەڵەگیرێ، ینی خودی علمەکە، بەوە ئەبێ کە علەما نامێنن. کاتی علەما نەما اتخذ الناس رؤوسا جهالة، يعني خەڵکی کەسی نەفام ئەکا بە عالم، سەری نەفام بۆ خۆی دانا. طبعا خەڵک دائیم پێویستی بە ئەهلی علمەیە، دائیم لە هەموو کاتێکە خەڵک پێویستی بە عالمە، يعني ناکرێ خەڵک بەبێ عالم، اشتیوا نابێت، يعني خەڵک بەبێ عالم ناتوانێ بژێ. ئەی کە خەڵک بەبێ عالم ناژێت و علەماش نەماون، خەڵک ئەڕوا پەنا ئەباتە بەر کەسانی کە پێیان ئەوترێت کۆڵکەمەلە. هەر کاتێ پرسیاریان لێ بکرێ یەکسەر فتوادەن، لا ئەدری لەلای نەفام نییە، لا ئەدری لەلای ئەهلی علمەیە. لەلای ئیمامی مالکەیە کە ئەوەنە پرسیاری لێەکەن، نزیکەی وەکو باسەکرێت 42 پرسیاری لێەکەن، پرسیارەکانش لە ئەهلی ئەندەلوسەوە کە ئەسپانیا و پورتوغالی ئێسەیە، لەوێەوە دێن بۆ خزمەتی ئیمامی مالک بەچی حاڵێک لێ هاتبێتن لەو کاتانە. دێنە مەدینە لە پرسیاری لێەکەن، 42 پرسیاریان هێناوە کە زۆر گرنگ بۆ ئەوان خۆیان نەیانتوانیە وەڵامی بنەوە علەماکانیان. هاتوون ئەم فتوای تیابدا، ئەمیش تەنها وەڵامی 6 پرسیارە داتەوە بە 36 فەرمی نازانم. وتیان ئێمە ئیسە بڕۆینەوە لەوێ بە خەڵک بڵێن چی؟ وتی ینی ئیمامی مالک وتی پیان بڵێن کە مالک وتوێتی نازانم، خۆ من ئیمان و دینی خۆم لەبەرەوە ناسووتێنم، نازانم. هیچ عیب نییە، هیچ عیب نییە ئینسان کە نەیزانی بڵێ نازانم، بەڵام نەفامەکان ناڵێ نازانی. اتخذ الناس پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم رؤوسا جهالا فافتوا بغير علم، فتوادان فسئلوا فافتوا بغير علم. پرسیاریان لێ ئەکرێ فتوادان بەبێ علم، کە فتوایشیاندا بەبێ علم فضلوا واضلوا، خۆشیان گومڕابن و خەڵکیش گومڕاکەن. جا هەمان فەرمایشتە معاذ كري جبل أفرمي أيها الناس عليكم بالعلم قبل أن يرفع. هەوڵدەن علم پیا بکەن پێش ئەوەی بەرز ببێتەوە. بەرزبوونەوەکەشی بەوە نابێ کە علمەکە بەرز بێتەوە، بەرزبوونەوەکەی بەوە ئەبێ علەما نامێنێ، کە علەما نەما علم نامێنێ. و ئاگاتان لێ بێ لە بیدعە، ینی وریای بیدعە بن، وریای شتی داهێنراو بن لە دینە. والتبدع یان تەنەطع، ینی خۆتان پارێزن لە بیدعە، لە تەبدع، ینی خۆتان پارێزن لە بیدعەیەک کە دیارەوە هەیە، یان خۆتان بیدعە بکەن، یان زیادە ڕەوی کردن، تەنەطع. وعليكم بأمركم العتيق، دەست بگرنە شتە کۆنەکەوە، یعنی ئەوەی کە قورئان و سونەت هێناوێتی، دەست بگرنە ئەوە.